کێشەکانی پێکێنانی حکوومەتی خۆجێ ئەم پرسە تەواوەتیەکەی لەگەڵ بەڕێز قەحتان وەنداوی بەرپرسی لەخی کەرکووکی بەرەی تورکمانی لە کەرکووکۆ لەگەڵماندا بەڕێز قەحتانم کاتتان باش. شەو باش بەڕێز قەحتان تو بخێراتیش بۆ کوردستان 24 دەست پێکە ژێ دەست پێ بکەن یعنی دەمێکی زۆر تێپەڕێ هەیە نەها لاانین سیاسی لە کەرکووکی ڕێکنێک کەفتینە لەسەر دروستکردنا حکوومەتە خۆجێوی دانانە پارێزگارێکی هەوڵێ نوایە وەکە لاانی سیاسی بکو دەریگەیشتن وەکو پێک هاتەیان. بەڵێ شەوتان باش زۆر سپاس بۆ ئێوە و کوردستان 24 بۆ قسەکردن سەبارەت بە بابەتی کەرکووک و پێکێنانی حکوومەتی خۆزەی وەکو دەزانن کەرکووک بارودۆخێکی تایبەتی هەیە بارودۆخێکی هەستیاری هەیە ناکۆکی سیاسی زۆر گەورە لە نێو کەرکووکدا نەما شتێکی سروشتیە کە حکوومەت دوات بکەوێت و کۆبوونەوەکان بەردەوامن هەموو لایەنەکان لەگەڵ یەکتری لە گفتوگۆدان ئێمە وەکو تورکمان بەردەوام لەگەڵ لایەنە کورد و عەرەبەکان کۆ دەبینەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەن بەڵام کێشەیەکەیە کێشەکەش ئەوەیە هیچ کام لە لایەنەکان نەیانتوانیوە کە بە تەنیا حکوومەتی خۆزایی کەرکووک پێک بهێنن بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی دیکە. ئەمەزگەلەوەی هیچ لایەنێک ناتوانێت بە پەراوێزخستنی ئەوی دیکە وەلایەنی بەرامبەر حکوومەتی خۆزایی پێک بهێنێت. ئێمە وەکو تورکمانەکان لە یەکەم ڕۆژەوە دەست پێشخەریمان کردو بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەوە داوامان کردووە کە پۆستی سەرۆک پارێزگار بە شێوەی نۆرە بێت و هەر جارە بۆ پێکاتەیە بێت. ئامانجی ئێمەش لەم بابەتە دۆزینەوەی چارەسەرێکە بۆ قەیرانی پێکێنانی حکوومەتی خۆزایی لە کەرکووک. ئێستا سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ هەموو لایەنەکان کۆ دەبێتەوە گفتوگۆی بەردەوامی هەیە سەرپەرشتی کۆپۆرەوەکان دەکات لە هاوپەیمانی ئیدارەی کەرکووک. دوو کۆبوونەوەمان لە بەغدا کردووە ئەو لەوێ ئامادە بوو کۆبنەوەیەکی دیکەشمان هەبوو لەگەڵ ئەو لیژنەیە کە سەرۆک وەزیرانی عێراق پێکی هێناوە. ئەو لیژنەیە کۆمەڵێک ڕاوێژکاری لەخۆگرتو بوو لەگەڵ تەواوی لایەنەکان کۆبووە و بە نووسرا و پێشنیازەکانی وەرگرت سەبارەت بە ئەوەی کە لایەنەکان پێشنیازیان چیە. ئەمڕۆژ لەگەڵ برایانمان لە پارتی دیموکراتی کوردستان کۆبووینەوە لە کۆبوونەوەکەمان جەختمان لەوە کردەوە کە پێویستە بە گفتوگۆ و پێکهاتنی سیاسی بەرەو حکوومەتی خۆزایی کەرکووک بکەین. پێمان وایە پێویستمان بە کاتی زیاترە. بەڵێ بەڕێز قەحتانیەوەڵێن کە پۆستەکە دابش بکرێت مەسەلەن بۆ منە ساڵ و نیوێک یان ساڵ و چەند مانگێک بۆ هەر پێکاتێک. بەڵام ئەوە پێچانوانیە کە کورد دوو حزبی سەرەکی هەیە کە پارتی و یەکێتین و هەردووکیشیان پێکەوە ئەتوانین بڵێ زۆرینەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان بەدەستهێناوە. چۆن نەکرێ پێکاتەی کورد تەنها وەکو پێکاتەی عەرەب یاخود تورکمان یەک ماوەی بەڕێوەبردننی پارێزگایان هەبێ؟ کەرکووک بارودۆخەکەی تایبەتەوە کوگوتم یاسای هەڵبژاردن لە کەرکووک جەختی لەوە کردوێتەوە کە دەرەنجامی هەڵبژاردن برمایەکی وایە نابێت یا خودڕۆڵێکی ئەوەندە گەورەیان نابێت لە بابەتی دابشکردنی دەسەڵاتەکانی کەرکووک. بە هەمان شێوە یاسای هەڵبژاردنەکانی کەرکووک جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە دەسەڵاتەکان لە نێو پێکاتەکانی کەرکووک دابش بکرێت. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە یاسای هەڵبژاردنەکان جەخت لە دابشکردنی دەسەڵاتەکان دەکاتەوە. بەڕێوەبردننی پارێزگای کەرکووک پێویستی بە لێکتێگەیشتنە لە نێوان پێکاتەکان پێویستی بەوەیە کە هیچ لایەنێک لایەنی دیکە پراوێز نەخات. کەرکووک عێراقێکی بچووکراوەیە وەکو دەگوترێت وەک چۆن لە بەغدا پۆستەکان دابەش دەکرێن بە گوێرەی پێکاتەکان کورد و سونە و شیعە بەبێ ئەوەی هیچ کەسێک پراوێز بخرێت بە هەمان شێوەش پێویستە لە کەرکووک وەکو عێراقێکی بچۆک بە هەمان شێوە بێت. باشە تبەحسا لێک تێگەهشتنێکە دنابەرە پێکهاتەی و لایەنێن سیاسیدا دەگوت کو وەزعێ کەرکووکی وەزعێکی هەندێکی جودایە هیچ لێک تێگەهشتنەکان نی نهاد ڕۆژەوێدا هەیە دنابەرە پێکهاتەیاندا ji بۆ دروستکردنا حکوومەتا خۆجەیی هەروەها هەوڵێن سەرۆک وەزیرن عێراقی دەگەل پێکهاتەیان دەگەل لایەنێن سیاسی یعنی تێ چاوەڕێکردن تشتێک ژێ شین ببیتن بەرهەمدار ببیتن. ئێستا لێک نزیکبوونەوەیەکەیە لە دیگەکانی نێوان لایەنەکان بە تایبەتی لە نێوان برایانمان لە پارتی دیموکراتی کوردستان و تورکمان و عەرەبەکان هەموو ئەمانە
زەختیان لە لێک تێگەیشتنەکان کردوتەوە وەڕازی بوون و بەوەی کە پێویستە پۆستەکە بەو شێوەیە بێت بە شێوەی خولی وەکو ئاماژەم پێکرد. ئێستا ئەوەی کە تا ئێستا پێداگرە لەسەر ئەوەی کەسایەتێکی سیاسی لە پارتەکەی خۆی کاندید بکات و بێتە پارێزگاری کەرکوک یەکێتی نیشتیمانی کوردستانیە ئەوان پێداگرن لەسەر ئەم بابەتە. بەڵام ئێستا پارتی دیموکراتی کوردستان و تورکمان و عەرەبەکان لەسەر ئەوە ڕێککەوتون کە پێویستە ئەو کەسێک کاندید دەکرێت لەلایەن هەموو لایەنەکانەوە پەسەند بکرێت و هەمویان کۆک بن لەسەری نەک یەک لایەن بەتەنیا لایەنێکدا بنێت. ئێمە وەکو تورکمان تاکە لایەنین کە تا ئێستا پۆستی پارێزگاری کەرکوکمان وەرنەگرتووە ماوەی یاساش یاخود بە هەمان شێوە جەختی لەمە کردوتەوە کە دەسەڵاتەکان دابەش بکرێن. بۆیە هیچ زیانێک لەوەدا نییە کەسایەتێکی تورکمان ببێتە پارێزگاری کەرکوک بۆ ماوەیەکی دیاری کراو بە هەمان شێوە بوار دەبێت بۆ ئەوی دواتر کوردێک عەرەبێک بێتە پێشەوە کەرکوک وەکو سەبکە گوڵێک وایە ئێمە پێکاتەی ئەم نێو ئەم سەبکە گوڵین هیچ دۆڕانێک و زیانێک لەوەدا نییە کە تۆ بوار بۆ برای خۆت بکەیتەوە لە کورد و شیعە و تورکمان بۆ ئەوەی ئەو پۆستە بگرنە دەست و ببنە پارێزگاری کەرکوک ئەو پۆستەی کە هەمومان کاری بۆ دەکەین ئەویش پاراستنی کەرکوک و پێکێنانی حکوومەتێکی خۆزەیە کە توانایی خزمەتکردنی خەڵکی هەبێت. ئەگەر داوی پرس کورتی بەسەوەم بدەیت ئەگەرە یاڤەکریە و تورکمان و عەرەب دگەل پارتی ڕێک بکەون بۆ پێکینانە حکوومەتە خوجەی بێ بەشداریکردنا یەکێتیەوە کە تو دەبێژی کو یەکێتی ینی مسرە لە سەرڤەیەکێ دەبێت کاندیدێ خۆدا بنێتن ئەنی ئەگەر ڤەکرینە لە سەرەتادا ئێمە لەگەڵ ئەوەداین کە هەموو لایەنەکان بەشدار بن لە حکوومەتی خۆزی داواش لە یەکێتی دەکەین کە بە هەمان شێوە بێت و ئامادەی لێکتێگەیشتن بێت لەگەڵ هەموو پێکاتەکان دیکە بەڵام ئەگەر هەر پێداگر بێت بەم شێوەیە و پێداگری لە مەرجەکانی خۆی بکات ئەوە ئێمەش ئەم کاتە ناچارین کە لێکتێگەیشتن بکەین لەگەڵ برایانمان لە عەرەب و لە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی حکوومەتی خۆزایی پێک بێنین بۆ ئەوەی پارێزگای کەرکوک بەڕێوە بین ئەمە ئەگەرێکی زۆر کراوەیە و دوور نییە. زۆر باشە بەڕێز قەحتان وەنداوی بەرپرسێ لەقا کەرکوک یا بەرەیا تورکمانی کۆ لە کەرکوکت گەلمە بووی گەلێکی سوپاس.